خاتیمە یەکێک لە سێکەونترین شارەکانی جیهان شاری هید کە ئێستا قەزایەکە سەر بە پارێزگای ئەنبارە بە دووری 6 کیلۆمەتر لە سنتەری ڕوومادی. زۆر شت لەسەر هید باز دەکرێت بە زۆر شت بەناوبانگە. هید دەرەن لە سەردەمی خۆی خاکەکی ئەوەندە بەپیت و بەرەکەت بووە، هەموو جۆرە میوەک و دانەوێڵە و هەموو شتێکی لێ ڕواوە و ئۆلەی دروست بووە و شارێکی سیاحیش بووە. و دەرێن ئەو ئاوەی فرات کە لە هی تێپەڕیە ئەوەندە زۆر بووە، ئەوەندە بەخۆت بووە هەمیشە لەسەری ڕژایتەوە. و بابلیەکانیش لە سەردەمی خۆی پێشتر باسمان کرد عەدایق المعەلەقە کە ئەو ئاوەی لۆ عەدایق المعەلەقە چۆ هێز و توانایەکی زۆری دەویست، هیچ هێزێک نەبووە ئەوە بەسەر بێخی ئاویان لێرە بردیە. بەڵام پاشان بە مروری زەمن هێواش هێواش ئاوەکە کەم بووە، لە سەردەمی ئەکەدیەکان هاتینە ئەو ناحوورانەیان دروست کردیە. ئەو ناحوورانە سەردەمی ئەکەدیەکانە ناحوڕەی زۆری لێبووە و یەکەم وڵات بووە لە دنیا عێراق کە ناحوڕەی هەبیبیتن. ئەو بەو ناحوورانە ڕێڕەوی ئاویان لەسەرەوە دروست کردیا، لۆ ناو بیستانەکانیان بردێ تاوەکو خەڵک ئیستفادەی لێ بکات. هید شارێکی گەشتیاریە دەکەوتە سەر لێواری ڕووباری فرات بە دووری 109 کیلۆمەتر لە باکووری ڕۆژئاوای بەغدا. تیرەیی بازنەی ناوەڕەکان لە نێوان 10 بۆ 12 مەترە و لە دوو بازنە پێک دێت. بازنەی دەرەوەی پێی دەرێن ڤەهارە و بازنەی ناوەوەی پێی دەرێن بەتانە. وە کۆمەڵێک دار دوو بازنەکە پێکەوە دەبەستن و پێی دەرێن سولبان. هەمووی دەگەنە خاڵی ناوەڕاست لە سنتەری ناوەڕەکە، ئەویش ناوی عابڕە. ئەم ناوەڕانە بە شێوەیەک دروست کراینە توانای هەڵگرتنی کێشی زۆریان هەبێت و تێک نەچن. لە کۆتایی ساڵی 2021 بڕیاردرا ناوەڕەکان بخرێنە ناو لیستی یونسکۆ بۆ کەلتوری جیهانی. هەتا ئێستاش هید گەشتیارێکی زۆر لە تەواوی عێراق ڕووی تێدەکات لۆ دیتنی ناحوورەکان. ئێستا و شوێنێ منیش لێ ڕاوەستامە شوێنی ناحوورەکان بۆ لە سەردەمی خۆی هید یەکجار زۆر ناحوڕێ هەبووە، بەڵام ئەوەی ئێستا من دەیبینم هەر ئەوەندەی ئەو ناحوورانە لە داری تو دروستکراینە وکی باسم کرد مێژوێکی یەکجار کۆنیان هەیە و کەلتورێکی دانەبراوە لە شارۆچکەی هید. شتێکی دیکەی زۆر سەرنج ڕاکێش لە ناو جەرگی شارۆچکەی هید ئەو کانیەقێڕەیە. ئەو کانیەقێڕە مێژوەکەی ئەوەندە کۆنا ئەگەر زۆر زۆر دوور نەڕۆم باسی سۆمەریەکان دەکەم کە زۆر سوودیان لەو خێرا دیتیە لێرە بردیتیان زەقۆڕەکانیان ئیستفادەیان لێکردوەکو مادەی پتە و بەقووەت لە زەقۆڕەکانیان دروست کرێ. زەقۆڕەکانیش هەر لەبەر ئەوەیە هەتاوەکو ئێستا پارێزگاریان لە کوالیتی خۆیان کردیا. و لە بابل لە حەلا زۆر سوودیان لەو خێرە بردیە لێرە قێریان بردیە ئەو سەردەم. بەس بەڕاستی خۆزگەم بەو کەسەی نەکەن لەو چاردەورە و مەنتەقە دەژی. ئێستا ئەمە لەو جەوەی بۆنەک دێ بێ حیساب بۆنی بەقووەتە دەبی لە هاویندا چ بۆنەچی بێ. سامانی سروشتی زۆر لە پارێزگای ئەنبار هەیە بەهۆی سروشتی خاکەکەی کە زیاتر بە بیابان دەچێت و هەر کەسێک بەرەو هید بێت وردە وردە بۆنی قیر دەکات کە بەسەر ئەو شارە بڵاو دەبێتەوە.
هیچ زۆر کانی قیڕی لێیە و تەنانەت بووینە شوێنێکی گەشتیاری و دیاری ئەو شارە و تەمەنیان لە 5,000 ساڵ زیاترە. ئەو قێرە لە زۆر شت بەکاردێت، لۆ نمونە لۆ داپۆشینی ئەردوو یاخود سەربانەکان، چونکە دژە شێداریەکی زۆر باشە و لە کۆندا لە بۆ چاکردنی شکانەکانی ئێسک و ئازار و جمگەکان بەکاردەهات. لە وەرزی هاوین ئەو کانی قیرانە تووشی هەڵمبوون دەبن بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما، ئەوەش وا دەکات بۆنێکی ناخۆش بەسەر شوێنەکە بڵاو ببێتەوە. هەندێک جاریش ئەو بۆنە ژەهراویە کە دانیشتوانەکان و جوتیارەکان بەدەستیەوە دەناڵێنن. لە هەمان کاتدا ئەرزی هید خاکێکی زۆر باشە لۆ کوشتتوکاڵ و بە دۆشاوی خورما و تاین و سرکە بەناوبانگە. هیچ پلانەکەم نەبوو بێنم ناحیەی بەغدادیە. ناحیەی بەغدادیە 40 کیلۆمەتر لە هید دوورە، بەس هەرچی دیتم لە هید گوتیان ناکرێ هاتێرە ناحیەی بەغدادیە نەبین و بەڕاستی جوان بوو، زۆریش سەرنجڕاکێش بوو. ناوەکەشی لەوەی هاتێ دەرێن لە کاتی خۆی لە سەردەمی خۆی کەسێک لە بەغدا هاتیە لێرکوانە خانەکی دروست کردیە، خان ئەوەی میوان و شتی لێ دەبن وەکو فندقی ئێستاکە و تێلی ئێستاکە، هاتێ لێرە خانەکە بۆ ناوە بۆ ڕۆیە و وەکو شوێنەواری شەرچی بینیم لێرە زیاتر ناوڕەکان بن وەکو هیت و شارێکی زۆر سەرنجڕاکێش بوو، بۆنی کۆنی لێداهات، بۆنی قەدیم و ئۆشتانەی لێدات و یەکجار سەرنجڕاکێشە و سیاهیشە. ئەنبار بە تەواتی بەجی دێلم ڕێگای 5 سەعات و نیوم لە پێشە دەسمە پارێزگای مووسڵ.